18 مارس یادی کۆمۆنی پاریس یەکەمین حکوومەتی کرێکاری جیهان. ئەمڕۆ 18 مارس ساڵیادی یەکێک لە درەوشاوەترین ڕووداوەکانی مێژووی خەباتی ئازادیخوازی و کرێکاری جیهانە. لەم ڕۆژەدا و لە ساڵی 1871دا کرێکاران و خەڵکی چەکداری پاریس دەسەڵاتیان گرتە دەست و یەکەمین حکوومەتی کرێکاری جیهانیان دامەزراند. کۆمۆن ئەزموونێکی مەزن بوو، ئەزموونێکی کورد بەڵام پڕمانە، ئەزموونێکی کە تا ئێستاش بۆ کرێکاران، زەحمەتکێشان و ئازادیخوازانی جیهان ئیلهام بەخشە. کۆمۆنی پاریس لە ناو جەرگەی قێرانە سیاسی و سەربازیەکانی فەڕەنسادا سەری هەڵدا. ساڵی 1870دا لووی بناپارت ئیمپراتۆری فەڕەنسا بە مەبەستی پەرەپێدانی هەستی شۆڤینیستی و هێژمون و دەسەڵاتی وڵاتەکەی لە ئەوروپا شەڕێکی دژی دەوڵەتی پرۆز ڕاگەیاند. بەڵام ئەو شەڕە بە شکەستێکی سەرشۆڕانە کۆتایی پێهات. سوپای فەڕەنسا شکا و لووی بناپارت خۆیشی لەلایەن سوپای پرۆسەوە بەدیلگیرە. سوپای داگیرکەری پرۆز تا بەر دەواازەکانی پاریس پێشڕەوی کرد. لە بەرەدۆخێکی وادا خەڵکی پاریس هاتنە مەیدان. لە 4 دەسەمبری هەمان ساڵدا ڕاپەڕین و پاشماوەکانی ئیمپراتۆریان ڕاماڵی. کرێکارانی ڕاپەڕی و هێرشیان کردە سەر کۆشکی بۆربۆن و پەرلەمانیان ناچار کرد کە هەڵوەشانەوەی ئیمپراتۆری و دامەزراندنی حکوومەتێکی کۆماری ڕابگەنێت. لەم نێوەندەدا خەڵکی پاریس بۆ بەرگریکردن لە شار چەکیان هەڵگرت و بۆمبەسی بەرەنگاربوونەوە لەگەڵ سوپای داگیرکەری پرۆز گاردی نیشتمانیان ڕێکخست. بڕبڕای پشتی ئەم هێزە بریتی بوو لە گورزانە کرێکاریەکان. سۆسیالیست و شۆڕژگەرەکان کاریگەریەکی زۆریان لەناو ئەم کرێکاراندا هەبوو. ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو، چونکە لەناو شەڕدا نەک هەر هێزێکی سەربازی بەڵکو هێزێکی سیاسی نوێژ لەدایک ببوو. بەڵام هاوکات هێزە بۆرژوازیەکانیش بە خێرایی حکوومەتی کاتی بەرگری نیشتیمانیان پێکێنا. ئەم حکوومەتەکە بنکەکەی لە بۆردۆ بوو زیاتر لەوەی لە سوپای پرۆز بترسێت لە کرێکارە چەکدارەکانی پاریس دەترسا. بۆیە لە بری شەڕ لەگەڵ داگیرکەران داماڵینی چەکی کرێکارانی خستە پێشینەی کارەکانیەوە. ئەوان لەلایەکەوە لەگەڵ پرۆز سەرقاڵی وتوێژ بوون و لەلایەکی ترەوە پیلانیان بۆ چەککردنی گاردی نیشتمانی دەگیڕا. بەڵام کرێکاران چەکیان دانەنا و دژی حکوومەتی بۆرژوازی ڕاپەڕین. سەرنجام لە 18 مارسی 1871دا حکوومەتی دەستنیشانکراو لە بەرامبەر ڕاپەڕینی جەماوەردا خۆی ڕانەگرت و سەرکردەکانی ڕایان کرد بۆ ڤێرسای. بەم شێوەیە پاریس کەوتە دەست کرێکارانی شەکدار و کۆمیتەی ناوەندی گاردی نیشتیمانی دەسەڵاتی بەدەستەوە گرت. یەکەم کاریان بریتی بۆ لە پێکێنانی شۆڕاکانی گەڕەک و ئامادەکاری بۆ هەڵبژاردنی حکوومەتێکی نوێ. دوای جێگیرکردنی دەسەڵات، کۆمیتەی ناوەندی دەسەڵاتی ڕادەستی نوێنەرانی هەڵبژێردراوی جەماوەر کرد و بەم جۆرە کۆمۆنی پاریس دامەزرا. کۆمۆنی پاریس لە هەمان سەرەتاوە شێوازێکی نوێ لە دەسەڵاتداری نیشاندا. حکوومەتێکی کە نوێنەرەکانی هەڵبژێردراو بوون و خەڵک دەیتوانی هەر کاتێک ئیرادە بکەن لایەن ببەن. کۆمیتەی کۆمۆن 83 ئەندامی هەبوو کە هەم یاسایاندا دەڕشت و هەم جێبەجێیان دەکرد. ئەمە خۆی نیشانێکی ڕوون بوو لە تێکشکاندنی دام و دەستگای دەوڵەتی بۆرژوازی کۆن و هەوڵدان بۆ بنیادنانی فۆرمێکی نوێ دەسەڵات. کردەوەکانی کۆمۆن بوێرانە و مێژووی بوون. کۆمۆن سوپای پیشەی هەڵوەشانەوە و کاروباری سەربازی بە جەماوەری چەکدار سپارد. ئەم بڕیارە دەری خستکە بەرگریکردن لە کۆمەڵگا لە دەستی خەڵک خۆی دابێت نەک لە دەستی سوپایەکی دابڕاو لە جەماوەر. کۆمۆن ڕایگەیان کە زەوی هی ئەو کەسانەیە کە کاری لەسەر دەکەن. ئەمڕۆزەکانی بەرهەمهێنان هی کرێکارانە و کار مافی سروشتی سەرجەم مرۆڤەکانە. هەروەها کۆمۆن هێرشی کردە سەر ئیمتیازاتی چینایەتی بەرپرسانی حکوومەت. موچەی زیادەڕۆیی بەرپرسانی باڵا هەڵوەشایەوە. بەرزترین موچە نەیدەتوانی لە حەقدەستی کرێکارێکی لێهاتوو زیاتر بێت. دادوەر و بەرپرسە باڵاکان هەڵبژێردران و خەڵک دەیانتوانی بە ئیرادەی خۆیان لە کارەکانیان دووریان بخەنەوە. ئەم ڕێشوێنانە سیاسەتیان لە قۆڕکاری دەوڵەمەند و خاوەن دەسەڵاتەکان دەرهێنا.
کۆمۆن سزای لە سێدارەدانی هەڵوەشانەوە لە بەردەم خەڵکدا گیوتینەکەی سووتاند. ئەمە تەنها بڕیارێکی یاسایی نەبوو بەڵکو هەڵگری پەیامێکی گەورەی مرۆی بوو. کۆمۆن نیشانی داکە حکوومەتی کرێکاری دەیەوێت پەیوەندی خۆی لەگەڵ دام و دەستگای ترس و تۆقاندنی ڕابردوودا بپشڕێنێت. هەروەها هەنگاوی گەورە لە بواری پەروەردەدانرا. خوێندنی بێبەرامبەر دامەزرا. قوتابخانەکان لەژێر کۆنترۆڵی کلیساکان هاتنە دەرەوە. کلیساکان هەڵوەشاندرانەوە و دەست بەسەر مڵک و ماڵەکانیان داگیرا. هەرموو یارمەتیەکانی دەوڵەت بۆ کلیسا بڕا. ئاین وەک بابەتێکی تایبەت ڕاگەیاندرا. دادگا و پەروەردە لە ئاین و لە هەر باوەڕێکی کە پەیوەندی بە ویژدانی چاکەوە بوو دابڕا. ئەمەش یەکێک بوو لە پێشکەوتووترین ڕێشوێنەکانی کۆمۆن. کۆمۆن هەروەها لە پێناو بەرژەوەندی چینی کرێکاردا دەستێوەردانی لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا کرد. دەوامی شەوانە لە نانواخانەکان قەدەغەکرا. هەغدەستی فەرمانبەرانی کۆمسیۆنەکانی کۆمۆن هاوسان لەگەڵ هەغدەستی کرێکاران دیاری کرا. پۆلیس لە ئامرازێکی دەسەڵاتی ناوەندیەوە گۆڕدرا بۆ دامەزراوەیەکی کە لە خزمەت ئاسایش و خۆشگوزەرانی خەڵکدا بوو. ئەرکە سیاسیەکانی پۆلیس هەڵوەشایەوە و بەرپرسەکان لە کارەکانیان دوورخرانەوە. هەروەها کۆمۆن ئازادی قسەکردن، ئازادی ڕۆژنامەگەری، ئازادی کۆبوونەوە و ئازادی ڕێکخراوە کۆمەڵایەتیەکان و سیاسیەکانی ڕاگەیاند. ئەو کارگە و دام و دەستگایانەیە کە خاوەنەکانیان لە پاریس هەڵاتبوون ڕادەستی شۆرا کرێکاریەکان کران. دەستگاکانی دامەزراندن هەڵوەشایەوە و ئەرکەکانیان گوازرایە بۆ شارەوانیەکانی 20 ناوچەی پاریس. سەرجەم کرێنشینان بۆ ماوەی ساڵێک لێیان خۆش بوون. فرۆشتنی کەلوپەلی گرێبەستکراوی خەڵک لە بانکەکاندا قەدەغەکرا. تەنانەت ئەو شۆڕژگێرانەی کە لە وڵاتەکانی دیکەوە هاتبوون و شانبەشانی کرێکارانی پاریس خەباتیان دەکرد بەبێ جیاوازی بەرپرسێرەتیان پێسپێردرا. ئەمەش دەری خستکە کۆمۆن خاوەن ڕۆحێکی ئەنتەرناسیۆنالیستە. بەڵام کۆمۆن دوژمنی بەهێزی هەبوو. حکوومەتی پرۆز لە بڵاوبوونەوەی پەیامی ئازادی و یەکسانی بۆ ناوچەکانی ژێردەستی خۆی دەترسا. هەر بۆیە بووە هاوپەیمانی حکوومەتی بۆرژوازی دۆڕا و هەڵاتووی فەڕەنسا. بۆ سەرکوتکردنی کۆمۆن 60,000 کەس لە دیلەکانی شەڕی سوپای فەڕەنسەیان ئازاد کرد و خستیانە بەردەستی حکوومەتی ڤەرسای. لە سەرەتای مانگی ئایارەوە هێرشی هاوبەشی سوپای پرۆس و سوپای سەر لە نوێ پێکێنراوی حکوومەتی بۆرژوازی بۆ سەر پاریس دەستی پێکرد. شەڕێکی نایەکسان هاتاراوە. کرێکاران و کۆمۆنارەکان تا دوا هەناسە شەڕیان کرد. بەڵام دوجار دوای چەند ڕۆژێک لە شەڕی خوێناوی کۆمۆن شکستی هێنا. نزیکەی 17,000 کرێکار لە بەرەکانی شەڕدا گیانیان لەدەستا. 30,000 کەس لە سێدارەدران. 70,000 کەسیان زیندانی یان دەربەدەر بوون. ئەم کۆمەڵکوژیە ترسناکە نمونەیەکی ڕوونی ڕق و کینەی چینایەتی بۆرژوازی ئەوروپایی بوو بەرامبەر بە حکوومەتی کرێکاران. ئەم تەوانانە بە فەرماندەیی ژنێراڵ مەکماهۆن ئەنجام دران کە دواتر بوو بە سەرۆکی فەڕەنسا. کۆمۆنی پاریس تەنها 72 ڕۆژی خایاند. بەڵام ئەم 72 ڕۆژە دنیایەک لە ئەزمون و وانەی بەجێهێشت. کۆمۆن نیشانی داکا کرێکاران نەک هەر دەتوانن ناڕزایەتی دەرببڕن بەڵکو دەتوانن حکومڕانیش بکەن. دەری خستکە فۆرمی شۆرایی دەسەڵات ئیمکانێکی ڕاستەقینەیە. دەری خستکە دەکرێت حکوومەت نەک لە سەرەوە بۆ خوارەوە بەڵکو لە خوارەوە بۆ سەرەوە و بە ئیرادەی ڕاستەخۆی خەڵک ڕێک بخرێت. وانەکانی کۆمۆن بۆ ئەمڕۆی ئێرانیش گرنگە. ئێران لە گێژاوی قەیرانی قوڵی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیدا گرفتار بووە. کۆماری ئیسلامی لەگەڵ کۆمەڵی قەیرانی هەمەجۆر بەرەڕوو بووەتەوە. چینی کرێکار ئێران بە توندترین شێوە دەچەوسێنرێنەوە. سەرەتاییترین مافەکانی لێ زەوت کراوە. هەژاری، هەڵاواردن، بێکاری، سەرکوت و بێمافی گوشاری خستوتە زەرژیانی ملیۆنان کەس. ئەگەر ڕژێم لەو قەیران و شەڕەی ئێستاش ڕزگاری بێت ئاشکرایەکە ناتوانێت لە بەرامبەر تووڕەیی و بێزاری پنگخواردووی جەماوەردا بۆ هەتایە بەردەوام بێت. لە ئاوا هەلومەرجێکدا ئەزموونی کۆمۆن وانەیەکی ڕوونی پێیە.
ئەگەر بۆشایی دەسەڵات دروست ببێت نابێت ئەم بۆشایە بەدەستی هێزە کۆنەپەرستەکان هێزی نظامی یان دەسەڵاتە باڵاکان پڕ بکرێتەوە. ئەم بۆشایە پێویستە لەلایەن شۆرە هەڵبژێردراوەکانی خەڵک لە گەڕاک، کارگە و کارخانە، زانکۆ و قوتابخانە و شار و گوندەکانەوە پڕ بکرێتەوە. ئەمە هەمان فۆرمی نوێ حکوومەتەکە کۆمۆنی پاریس بۆ یەکەم جار نیشانی جیهانیدا. لە کوردستانیش جەماوەر ئەزموونی بە نرخیان لە بەڕێوەبردنی کاروبارەکانیان بە پشتبەستن بە دامەزراوە جەماوەریەکان و هاوپشتی کۆمەڵایەتی هەیە. ئەم ئەزموونانە دەتوانن لە قۆناغی شۆڕژگەرانەی داهاتوودا یەکلاکەرەوە بن. 18 مارس وەبیرهێنەرەوەی ئیمکانێکی مێژوویە، ئیمکانی دەخاڵەتی ڕاستەوخۆی خەڵک لە چارەنووسی خۆیدا، ئیمکانی بەڕێوەبردنی کۆمەلگا لەسەر بنەمای ئازادی و یەکسانی و دادپەروەری. کۆمۆن شکستی هێنا بەڵام خامۆژ نەبوو. لە یادەوەری چینی کرێکاری جیهاندا مایەوە و هێشتاش دەڵێت کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەتوانن ڕاپەڕن و خۆڕێک بخەن و جیهانێکی ئینسانی تر بۆنیات بنن.